ایوار باش بینر و گهدارین برس یین کانال بادینان یین برنامه بزلالی خوشحال اینجا رکادی هم هنگی اشنفی کدو جبوی پیشکش کرنا خلق اکادی اش برنامه هوا بزلالی بینر و گهدارین برس دوی خلق ایجی دا آنه یا خودی ام دی بحثی بورینا 45 سالیا یادا دا مزراندن ایکتیان اجتماعی کردستانی کین که ایکتیان اجتماعی کردستانی دوا 45 سالا دا چاو بوه بس ام دیتیش که ایخین سر تایبت فقره که و ایکتی و پشتی کنگره چاره که پیرو و پروگرام ایکتی چه بوه و دی چه بیتنجی ام بیشین دمت دهاتی دا بو پتر گفتگو کردن دوی بابتی دا ابرو که میوانه که زور هجا میوانه ما او جیما مستای زور هجا آراس محمد آغا اندام سرکرداتی ایکتیان اجتماعی کردستان و برپرس مالبند چار یه دهو که آنه یا خود میوان داری ما مستای دی او بابته تا گفتگو کردن ما مستای تو گل بخیراتی سر جوان زور سپاس زور سپاس ما مستای دی اکثر چینه چنکو هکر ام بحثی بری بکینیان وافق راب کین نه نیت ساعت بلکو گلک وقت بيت لو ما ام دیچینه ایکتیا پشتی کنگره کو تیتا جاوره کرن و تیتا دیتن و تیتا گوتنجی کو نیبونوه که روحه کادی هیا سر و جاوید نی هنه ایکتیا پشتی کنگره دی چه ایکتی بید همان ریچکا بری بیتن هندک بیابادا یان جیده تغییرات هبنو او بید او کو خلقک بخونید بینیدن سلااو لە بنەرانی بادینان دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغە جیاجیەکانی یەکێتی لە تەمەنی 45 ساڵەی بەهۆی ئەو بارودۆخە نالەبارەی کە لە هەرێمی کوردستان و لە سەردەمی شاختا ئێستا ئێمە 4 کۆنگرەمان بەستووە کۆنگرەی 4 لە کۆتایی ساڵی 2019 بوو دیارە ئەگەر ئێمە بەراوردی یەکێتی بکەین لە پێش کۆنگرەی 4 و پاش کۆنگرەی 4 جیاوازێکی یەکجار زۆری هەیە جیاوازی یەکێتی لە پەیکەر و پەیڕە و پرۆگرام و لە هەیکەلی حیزبی وە لە دەموچاوی سەرکردایەتی و نوێ ئێمە تاکە حیزبین دەتوانم بڵێم کە توانیتمان لەم کۆنگرێک گەورەترین گۆڕانکاری لە ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین و نزیکەی 180 سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕانکاری بەسەر هاتووە و هاوسەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەیکەرەکە لە سکرتێری گشتی بۆ هاوسەرۆک و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان 190 گۆڕانکاری بەسەر هاتەوە کەواتە دەتوانین بڵێین 185 بۆ 90 یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕانکاری گەورەی لە پەیڕێ و پرۆگرام و ئۆرگان و نوێبوونەوەی کادری نوێی جەماوەری و ئەم کادرانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بوتنە ئەندامی ئەنجومەی سەرکردایەتی جیاواز لە هەموو کۆنگرەکانی لە سەرجەم شار و شارۆچکانی کوردستانە لە خانقین تا زاخۆیانی هەموو شارەکان بادینان مووسڵ شنگار خانقین کەرکووک هەموو بەغدا هەر هەموو شوێنێکی تێدا هەیە ئەمەش خۆی لە خۆی گرنگجێکی گەورەتردا بە پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنوورە جوگرافیە جیاوازەکانی هەرێمی کوردستان و عێراقش کە دەکاتە دەرەوە ناوچەکانی دەرەوە بۆیە لە بەرنامەی داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان بە دڵنیاییەوە یەکێتی بە پەیڕە و پرۆگرامێکی نوێ و بیرکردنەوەیەکی نوێ و ئەوانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان جیاواز لەسەر دەکرێت دووسێ شتی زۆر ئەساسە گرنگە یەک لە کاروباری ڕۆژانەی هەرسوکەوتی کادیران و بەرامبەر ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کەمتر خەمیانی کە لە ڕابردوو هەمان بۆ بەرامبەر مەڵە شەیدەکانمان پێشمەرگە کۆنەکان زیندانیانی سیاسی دڵنیە بە دڵنیایان دەکەینەوە کە ئێمە هاوخەم و هاوخەبات و بەشێک دەبین لە خەمەکانیان و بەشێک دەبین لە چارەسەری کێشە و گرفتەکانی ئەمانە کە چینێکی یەکجار زۆرن یەکێتی نیشتیمانی کوردستان 21,000 شەهیدی هەیە ئەم شەهیدانە ینی ئەو ئازادی ئەو ڕۆمنت و کە لە شاری دهۆکدا دەژین و لە شارەکانجیدا دەژین بە دڵنیایی و دەستکەوتەکانی بەری ڕەنجی خەباتی ئەو شەیدە تێکۆشاننی ئەگەر لە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم مەفرەزە سەرەتاییەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان بۆ لە دهۆک بووەوە دهۆک ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە خۆمان بە خاوەنی دهۆک دەزانین و دهۆک پێگە و استراتیجی گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە سەردەمی جەلالیەتەوە لە سنووری ئامێدی و منتیقەکانەوە تا دەگەڕێتەوە لە دوای ساڵی هەشتاکان سەردەمی هەفتاکان منتیقەی باجەلور تا بڕۆ منتیقەی شنگار و سەحێڵا و ئەو گوندانەی کە دەوروبەرینە لە سەردەمی دروستبوونی یەکەم مەفرەزەی سەرەتایی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێگە و بۆقعی جوگرافی بادینان بۆ یەکێتی و لە خەباتی یەکێتی و دروستبوونی یەکێتی لە سووریا و ئەمە پێ بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان و بادینان ئاوێتەیەکی ینی لێکدا نەبڕاون و
گرنگێکی خۆش باشی هەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. دوو ئەمەی جیاوازی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرکردایەتی پێشوو یان با بڵێن لە پێش کۆنگرەی چوار یەکێتی نیشتیمانی کوردستان هەلوێستەکانی و هەلوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی ئێمە ئیدی لەسەر ئەو کارەنی کە لە ڕابردوو بە شێوازێکی تەقلیدی ئیشمان دەکرد ئەمە ناڕۆین. ئێمە سیاسەتی ڕاستەقینە، سیاسەتی شەفاف بەرامبەر میلەتەکەمان، سیاسەتی ڕازگۆیی بەرامبەر هەموو هێز لایەنەکان و ئێمە پێداچوونەوە بە عیلاقاتی خۆمان لەسەر جەم بوارەکان لەگە هێزە عێراقیەکان و لەگە هێزە کوردستانیەکە کە پەیوەندیمان بەشێک لە بەتایبەتی ئەوانەی جگە لە پارتی هێزەکانی تر کە عیلاقاتەکانمان وەک نەبوو ینی مستەمەڕ نەبوو هەندێک جار باژوەندە دەکرا بوو ئێمە نەبی لە عینی کات هەموو هێزە کوردستانیەکان وەکو یەک ڕابگرین و پشتیوانیان بکەین بەتایبەتی ئەو هێزانەی کە لە ڕووی قەبارەوە زۆر گەورەنی و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە پاش کۆنگرەی چارمەق نابینە حیزبی پاشکۆ لە بڕیاردان و ئەوانە ئێمە ڕۆیا و بیر و باوەڕ و دنیابینی خۆمان هەیە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان لە سیاستمان بەرامبەر ئەقلیم، سیاستمان بەرامبەر حکوومەتی عێراقی، سیاستمان بەرامبەر بەڕێوەچوونی حکومڕانی و شێوازی داهات و شێوازی تەعاملکردن لەگەڵ عێراق و چارەسەرکردنی کێشەکان یەکێتی نیشتیمانی کوردستان دنیا ینی سیاسەتێکی جیاوازی دەبێت بۆ بەڕێوەچوونی ئەم وڵاتە. زۆر باش. پرسیارە هەر کەسێکی بکە ئێکەتیا داهاتی دێیاچاو بیت ئێکسەردی چ بژیتەتە ئەمێ بەحسێ سەرکردەیە ناوە ئێکەتیا نیشتیمانیا کوردستانەکەین پرسیارە لوانە بکە ئێکەتیا داهاتی دێیاچاو بیت دەبێتە ئێکەتیا داهاتی نابیتە پاشتگوێ هیچ کەسێکی باشە لێ حەزبێن دی حەستکەن ئێکەتی پاشگو بیت طبیعی بیتن بەرین و کەو سەبڕێ بە چوبە حەسکەن ئێکەتی پاشگو بیت حەسکەن وەختی بێژن ئەف قەلەمە ڕەنگێوی هەموو چ ڕەنگۆنەدەت و هەر بۆ بنویسە سۆر ڕەنگی دەت بێتن هەمی بێژن وڵسایە باشە هەکەر ئێکەتی وسانە بیت چەند و وێرێ دوو تشتێت هەفدەژێت هەین مەسەلە هێزە مەسەلە جەماوەرە مەسەلە خەباتە ینی ویلانی هێسە ویلانی هێسە خەبات هەیە جەماوەر هەیە جەماوەر هەیە باشە هەکەر ئێکەتی نەبیتە پاشتگۆ وەزعی کوردستانی دی چاوە بیتن چونکو ئەفلانی دی قبیل ناکەن بێتن هەمی تشتوەکی مەگوتی وەکی وا بیتن ینی بڕیار تاگڕەوانە بیت و تەواو بە دنیای وەزعی کوردستان باشتر دەبی لەبەر ئەم سەبەبانەی خوارەوە. یەک کاتی خۆی هەموو ئەحزابەکانی کوردستانی و بە یەکێتی نیشتیمانی کوردستانی پەیڕەوی سیاسەتەکانی پارتیان دەکردن تەئیدی سیاسەتەکانی پارتیان دەکرد. بۆ نمونە لە بەغدا تەئیدیان کرد سیاسەتی نەوتی سەربەخۆ و سیاسەتی مالی سەربەخۆ لە هەرێمی کوردستان زەرەرێکی گەورە لە میلەتەکەماندا پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق و وڵاتەکانی دەوروبەر زەرەرێکی گەورە دەدا داخستنی پەرلەمان زەرەری گەورە بوو ینی نەهێشتنی و یان ڕێگریکردن لە خۆپیشاندان و ڕادەربڕینی ئازادی لە هەرێمی کوردستان من باسم کرد ئابووری سەربەخۆ باس کرد ئەمە زەرەری گەورەی لە کوردستاندا لەبەر تا دایما بڕیاری تاگڕەوانە کە لە بەرژەوەندی حیزبێکی دیاری کراوی ئەمە زەرەری گەورەی بۆ نمونە ئەم حیزبەی کە بۆ پارتی دیموکراتی کوردستان بڕیارەکانی نەوتی شێوازی مامەڵەکردن بە نەوتی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی و قازانجی خۆی پەیڕەوکردو نەک لە بەرژەوەندی هەمیلەتەکەی ئەمە چی لە هەر وەزعی کوردستان ئێستا خەریکی هەم قەرزێکی زۆرمان لەسەرە و هەمیش بەرامبەر بەغدا ئێستا هەموو نەوتەکەش تەسمیلەکەی موسەوە نادشکات بەرامبەر هاوڵاتی بوون کەواتە چی پێویستە نەک پارتی ئێمەش هەر لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان هەڵە بوو لە بەڕێوەچوونی و ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سیاست ئێمە دی بڵێن ناکاکە ئەمە غەڵەتە زیان بە بەرژەوەندەکانی میلەتەکەمان دەگەینی زیان بە قەوارە و چوارچەوەی هەرێمی کوردستان دەگەینی ناکرێت ئەمە ڕێ بدەین بۆ نمونە لە ڕێفراندۆم بەشێک لە برادرانی خۆمان لەسەر کراتی ڕابردوو تەیدی ڕێفراندۆمیان کرد زەرەرێکی گەورەمان بینی بۆیە ئەمە جارشتی قابلی قبولکردن نییە کارێک یان کردەوەی حیزبێک زەرەر بە میلەتەکەمان زەرەر بە بەرژەوەندی باڵەکانی میلەتەکەمان زەرەر بە هاوڵاتیانمان بگەینی ئەمە تەیدی بکەینە ئەو سیاسەتە ڕاستەقینەی کە ئێمە پەیڕەو دەکەین کە لە بەرژەوەندی میلەتەکەمانەوە بەڕازگۆیی بە خەڵکی خۆمان دەڵێن ئەمە باشە بۆ میلەتەکەمان لەم خۆناغە ئێمە وا بکەین باشە دەتوانین وەزعی میلەتەکەمان باش دەکەین پەیڕەوی ئەوە دەکەین لە ئەوەی نا بە پێچەوانەوە دەیبینیم ئەگەر ئێمە لە ڕابردوو تەیدی سیاسەتی پارتی نەکرا لەگەڵ بەشێک کاروبارەوە تایبەتی سیاسەتی ئابووری سەربەخۆ ڕیفراندۆم ئێستا ئەگەر ڕیفراندۆم نەکرا ناوچە کوردستانیەکان وەکو خۆی دەماوە ئەگەر سیاسەتی ئابووری سەربەخۆ نەبیەوە لەگەڵ عێراق ڕێکەوتانە ئێستا لە 2014 تا ئێستا موچە بۆ هەرێمی کوردستان بە هاتایە کە عێراق ساحێبی سیادەیە دەتوانانی قەرز بکە لە بەنشینی دەوڵەتی تا ئێستا مڵەتەکەمان موچیان ماگانەوەل بگرێت تا بەبێ پاشکەوت ئێستا وەزعی کوردستان زۆر فەرق بوو ئەوەی سارە چێ بوو ئێستا 3 سارەی لەمال بوو ئەوەی خانە چێ بوو ئێستا 2 خانی هەبوو ینی بژانەوەی ئابووری لە کوردستان
يعني زۆر پێشکەوتو بەڕاستی زەرێکی گەورەمان بینی لەسەر مەسلحەتی شخصی حیزبی بەشەوەندی حیزبی ئەمە کارەساتی گەورەیە و یەکێتی چیتر ئەمە قبول ناکات. زۆر باش هەگەر سیاسەتا خەلەتا بەرین و کەیەکەتیە نەبا دا گۆڕان چێبیت دا نەوەی نوێ چێبیت دا هەفپەیمان چێبیت چونکو جەماوەری ئیکەتی ئەمێ وەکی گوتی سەریح واخبین و ڕاست بلاک وەکی گوتی چ بنبارکێ و پشتبارکێ نەبیتن ئەف خەلکە بۆچی بوونە گۆڕان ئەف خەلکە بۆچی بوونە نەوەی نوێ ئەف خەلکە بۆچی بوونە هەفپەیمان و غەیری وێ بۆچی هەندێک هێزی دیک و بەرین و کەل هەبوون سلێمانیە پێس کەفتن هەر نەش بەرهەندی بوو و سیاسەتا ئیکەتیە چوت ئەم بێژین قەوارێ پارتی بوونەکێدا ئیکەتیە بەس تامدایە پارتی بوونەکێدا لەومە ئەف هێزە چێ بوون یعنی وی حالەتی دێ ئەف ئیکەتیا بەرێ زڤریتەوە ئەف جەماوەری ئیکەتیە ئەڤێ کول ئیکەتیە تۆڕە بووی چوویان گەلڤ هێزوولانە دێ زڤر نەفناف ئیکەتیەدا ئەمە دوو پرسیارن ئەگەر هێندێ چێ بووی نەیان بەتاکید ئەمە دوو خالی گرنگت وژان ئەم بە دوو شێوە وەڵامدەمە بەشێکی جیابوونەوەی ئەوانە تەنها مەوزوعی ئەوە نەبوو یەکێتی لەگەڵ پارتی اتفاقی استراتیجی و لێنزکردنا بەشێکی مەساڵحی شخصی بوو ئەو برادران جیابوون بەس بەشێکی زۆرژی ئەو جەماوەری قاعدەی جەماوەری ئەو بووکو ئیکەتی بیر و بچوونێتی ئێستا بۆ دێمە سەر بەشێکیان بەرژەوەندەی شخصیەکان بوو ئەو بەرژەوەندەی شخصیە وای کرد قسەی لەسەر یەکێتی کرد جەماوەرەکە لێ تۆرا لە چ لەسەر ئەم وەتەرە ئیشی دەکرد یەکێتی لە پارتی نزیکە خۆی تەسمیلی پارتی کردووە بەرژەوەندی شخصی سەرکردێن و ئەو حزبە چێگرین ئیرادەی نەماوە قاعدەوە ئیرادەی نەماوە لەسەر قاعدە قسەیان کرد قاعدەش واقعەکەی دەبینی کە بەشێک وایە بۆیە گۆڕان جیابەوە دواتر خۆیان هەستیان بەغەڵەتێکی گەورە کردزانیان خۆیان زەریان کرد زەریان لە یەکێتیشدا بە دڵنیایی وەختکە یەکێتی قابلی چارەسەرکردن وەزەکانیشی بە کۆنگرەیەک بە شتێک گۆڕانش گچکە بۆ یەکێتیشیان گچکە کردەوە تەوازنی هێزیان لە کوردستان تێکدا دواتر هاوپەیمانی ئەمانیش تەنها زەرریان لە یەکێتیدا بۆ نمونە لە دووهۆک ئێمە ئەگەر هاوپەیمانی نەبووایە کورسێکمان بۆ یەکێتی دەبوو کورسێک لە پارتیکەم دەبوو ئەوان لەسەر سینێکی ئاڵتۆنی کورسەکان دە بە پارتی یەکێکیان لەت کرد لە دواتریش هەر عقوبەتەکەی چ بوو گەڕانەوە و هەو بە پشتیوانی یەکێتی کاگرتۆ بەرهەم بۆ سەر و کۆمار و نەوەی نوێ ڕاستە لە ئەنجامی ئەو وەزع خراپ و بار گوزەرانی وەزعی خەڵک سیاسەتی تەغزیەی اقتصادمان نەتوانی بکەین و خزمەت نەبوونی خزمەت گوزاری گۆڕان بلمنەوەی نوێ حیزبێکی لە شێوازێکی سەوابەتی نیە حیزبێکی فەوزەوی دەچێت ببینە حیزب نەبوو لە دنیا حیزب نیە ینی شتێکی ڕۆژانە ینی تۆ لە خلالی ساڵێک دروست بوونت 11 کورسی بیدی و دواتر ئەم 11 تەقسیمی بەسەر پارتی و بەسەر هەمولانەکە ئەو ڕاستیمە نەحیزبە و خۆشی ئەمەی دەنجشی داوە ئێستا خەدری کردو ئەگەر لە ڕشی پارتی دەنجی نەدابێتێتی ئێستاوە ئەندام پەرلەمانەکەی نەوەی نوێ ئێستا بووتە پارتی لەگەڵ سیاسەتی ئەوانە لە بەغا بە هەمان شەویتە دوو سێلەت ئەمە بۆیە دەبی بلەتەکەمان وشیاربی لە کاتی دەنگدان و بە وشاری دەنگ بدەوە بە دڵنیایەوە دەڵێ مەگەر خەڵک بێوێ وەزعی کوردستان و ئازادی و نان و ئاشتی لە هەرێمی کوردستان بەرپا بێ دەبی هاوسەنجی هێز دروستبی هاوسەنجی هێزیش بەچێ دروست دەبی بە هێزی نیشتمانی کوردستان بە دڵنیایەوە ئەمەی گرنگە دەبێت باسی بکەم لەسەر مەوزوعی پارێزگای دهۆک هەواڵان و دروسۆزانی یەکێتی نیشتمانی کوردستان و یەکێتی جەماوەرێکی یەکجار فراوانی هەیە لە دهۆک و خەڵکێکی تێکۆشەری هەیە باسم کرد لە سەرەتا کە مێژووی یەکێتی لە دهۆک مێژوویەکی جوانە و خەباتی یەکێتی زۆر جوانە بۆیە پێویستە ئێستا کوڕ و کچی ئەم خەباتکەرانە خەڵکە دڵسۆزەکە کاتی ئەوە هاتووە لە کەرەنی دیوارەکان لە ماڵەکان بێنە دەرەوە بێنە سەر شەقامەکان بڵێن ئێمە یەکێتی ڕاستەقینەی و هەلگری پەیام ڕێبازەکەی مامزەلال و یەکێتی بۆ ئەوەی ئازادیەک و وەزئی دهۆچش لەم قۆڕخاری سیاسەتی دەسەڵاتی تاگڕەوی بەتنێ دەرباز بێت زۆر باش ببوورە ئەس دەبێری جنابێتە بەرەم ئاخب نەخۆش بیر نەکە یعنی کابرا هەیە هەر ئیکەتی هەیە و حتا vێگاوێ ئیکەتیە لێت سەرێک وڵانێدا حتا بنێک وڵانێ کەس نزانیت ئەفە ئیکەتیە بوو ئەو ژی نەشیایە ڕۆژێکی بێژیتە ئێک مرۆڤی ئەس ئیکەتیمە یعنی ڕاتبیژیش ئیکەتی وەردگریت و نەشیایە بیشتە ئەس ئیکەتیمە و کەژی سویندە هەندێ ناخۆت کووی دەنگی خۆدا فلانی یان دەنگی خۆ نەدا فلانی ئەvە بوو نەوێریە ڕۆژێکی بێژیتن ئەس ئیکەتیمە ئێک و کی دێوەل وی مرۆڤی کەت ئەف جامێرە ئەف مرۆڤە
بەێ سینگێکی بەرفەر هەدارکەویت و بیشتە ئەس ئیکەتیمە بەدنیایەتی بوون یعنی نەکوفریە دنیا خراپ نەبووە بەشێک پەیوەست بۆ بە مقڕاتی یەکێتی لێرە کەوادیرەکانی هاندانی خەڵکو و چوونەماڵی تێکۆشەرەکانی بەشێک ئێستا پەیوەستە بە هەلوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بەیانی تۆ لەسەر هەلوێستێکی یەکێتی پۆلیسی دهۆگیان ئاسایش بدەگیری یەکێتی هەلوێستی بەرامبەر بە دنیایەوە ئەمە ترسێک دروستەکە بەڵام ئەم کاتە ڕۆیشت ئێمە ساحیبی یەکێتی ڕەسەنەکانی ساحیبی هەموو یەکێتیەکان لێرە بە دەرکەون لە ماڵەکانیان و هەنگاو بنێن بەرەو یەکێتی نوێ و خزمەتی خەڵک بکەن و ئێمە ساحیبیانین وە کەس ناتوانانی غەدر لە ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لێرە ئێمە حزورمان هەیە و دەنگمان هەیە ڕەنگمان هەیە قسە دەکەین و قبول ناکەین غەدر لە ئەندامان و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێت لە بادنیان چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان و کادیر و جەماوەر و خەڵکەکەی زۆری کردووە خشانی ئەوەی ڕێزی لێ بگرێ نەبێ خێزدانەکان و ئەمە ئەو حکومەتە بەبەر و خەباتی ئەم خەڵکەتەی کۆشەرەی یەکێتی و شەیدەکانی دروست بووە ناکرێت لایەنێکی سیاسی لێرە هەر ڕۆژەی کاگولبلی بەدەل نەبێت بیکاتە سزنەوە و کۆمەڵێک تۆمەتی لۆ دروست بکات و ئێمە بڵێن کاکە وڵای بولبل ناحق بۆ نەخێر هەموو شتێک عەدالەت و قانون هەیە ئەگەر هاوڵاتی هەواڵێکی ئێمەش غەڵەتێکی کرد و کارەشی ناڕەوای کرد و دیارە ئینسان هەمووشت دەزانیت و قابلی ئەمە دادگا هەیە و دادگای سەر بەخۆ بەڵام تۆ شەو سعات 12 شەو بچی بەسەر ماڵەکەی دابدەی و بکێ کونچی زیندانە و هزار تۆمەتی لۆ دروستکە بەڕاستی ئەمە قبول کراوە نییە چیترەوە ئەم سیاسەتە هیوادارین حیزبی دەسەڵات لەم ناوچەیە وەلا بنێەوە شێوازی پەیڕەوکردنی مامەڵەی خۆیان بیگۆڕن و بەداخەوە لە چەند ڕۆژێ ڕابردوو ئەم دێنە سەروی بابەتی مە مستەحانەکەتت چەند ڕۆژێت ڕابووریدا ئیکەتی و تایبەت کەساتیا شێخ لاهور هاتە ئیتیهامکردن و دەستەکل پشت هەندێک و ئەف خڕڤەبوونە چێکری و خەلکەکل فێرێ یەت لایەنگرن یانەم بژین ئیکەتینە یان حەجێکارین شێخ لاهورن فێرێت ئەت ڕۆژێت کارانتینێدا چوونە سلێمانیە و کۆمبوونکەینە و زەڤڕینەوە یعنی ئیکەتی دێ چەند شێتن بەروو کاوا ئیتیهاما گریتن نەهێلیتن ئەف ئیتیهاماتە بۆ یەکەتیە بینیانجی بەروو ڤاژی ڤا ئیتیهاما بۆ خەلکێکی دیار کرد و ئەڤە تنێ نەوەیەک بۆ هاتیەگوتن یان ئەڤە تنێ چاف پێ نەڕابوونەک بۆ هاتیەگوتن و تشتێکی دینە وەڵاهی من بەڕاستی وەکو ئاراس و مەسئولی مەڵبەندی دووە نایەمە ئاست ئەو قسانەی پارێزگاری دووە کردی بەڕاستی بەداخەوە من لەو ڕەنگەوە پێ دەڵێم کارێکی زۆر نابەجێ کرد قسەکانی بینی لە پارێزگاری شارێک نەدەچوو ئەو پارێزگاری یەکێتی و پارتی و هەموو لایەنە سیاسیەکانە و ئەوەی بەرامبەر سەرۆک لاهوری کرد بەڕاستی تۆمەتەشی گەورە بوو زیادیش بوو زۆر زیاد بۆ قسەکانی کردی بەداخەوە دەبایانەی کردایە و لە جێگای خۆی نەبوو و یەکێتی نیشتیمانی کوردستان من لەو سۆنگۆ پێیان دەڵێم هیچ پەیوەندیمان بەو مزاهرە نەبوو و ئێمە دروستمان نەکردبوو بەڵام ئێمە زۆر بەڕوونی پێیان دەڵێن خۆپیشاندان مافێکی ڕەوای هەر کەسێکە و پشتیوانین بۆ خۆپیشاندانی ئاشتیانە کە داوای مافی قوتی خۆیان بکەن 5 مانگە فەرمانبەران و مامۆستایان وسیاوە لەگرتووە ئەی داوا لە چێ بکەن جەنابی پارێزگار لە باتی ئەوەی پارێزگاری لایەن بکردایە یان بەو شێوازە تەعامل بکرێت دواتریش تۆمەت بەخشینەوە بۆ سەرۆک لاهور چ پەیوەندی بۆیە یان کەمکردنەوە لە بەهای خۆپیشاندانەکە 50 کەس بوونە دواترانی حتا لە شێوازی دەربڕین و قسەکانی زۆر متەناقض بوو بەداخەوە بەڕاستی ئەمە ینی جێگا هەڵەوەستەیە سەرۆکی ئیداری پارێزگایەکی گەورە بۆ شێوە نەفەسە حیزبیە قسە بکە چۆن دەتوانانی تەعامل لەگەڵ لایەنە سیاسیەکان بکە نەفەسی چۆن دەبێ پێیان وایە ئەو پارێزگایە هەموو پارتی کاکەوان نیە باسی ئەوەی کرد 600,000 دەنگ دەرمانێ دەنگمان هێنا و شتیوانی کاکە سەتا چلی دەنگەکانی دۆچنە هیناوە پارتی لە کۆی 700,000 دەنگدەر پارتی 300,000 دەنگی هێناوە دەبا حاسیبەکانیان گەرەوکەمی بە حساب بکەم چەند دەکات خەڵکی دووەکەم و پارتی نییە خەڵکەم و لە پارتی ڕازی نییە سەردای هەڵبژاردنەکان مەزانیتمان چۆن دەکرد هەڵبژاردننی لە چ جۆرە هەڵبژاردنێکە بۆیە هیوادارین بۆ پارێزگار و هەموو لایەنەکانی ترەوە هەموو لایەنە پێویستەکان بە حکوومەت کە پۆستی حکومی وەرلەگرن بە تایبەتی پارێزگار کە پۆستێکی تەمام خزمەت گوزاری وی سەرجەم هاوڵاتیانە بەو شێوە نەفەس حیزبیە کورتەیە بەڕاستی ینی من بەس حالکم پێم وایە زەرەر لە شخصیەتی خۆی دەدا یەکەم جار اینجا زەرەر لە ناوبانگی ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگای دۆشیدا هیوادارین ئەم جۆرە کردار و قسە بێمنەمانە دووبارە نەبێتەوە کە کۆی زەرەردانە لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستان و لە
پارێزگاکەمانەوە خەڵکی دۆک شایستە ئەوە زیاتر ڕێز لێ بگرین خەڵکێکی بەڕێزەوە هیچ جارێک لەگەل ئاژاوە و کێشە نەبووە بینیمان جارێکیش کە مزاهرە کرای خۆپیشاندان بە شێوازی ئاشتیانە بۆ تەنها بۆ داواڕەوەکانی زۆر باش کی دەبێژیتە خەلکێ دهووکێ یان ئەم دەبێژین ئێکەتی دێ چەند شێت بێژیتە خەلکێ دهووکێک و چاوت بێژتە خەلکێ سلێمانیە سیستەمێ لا مرکزیەتی بۆ هەوا گەلک باشە دێت خزمەتەوە دەبیت دێ کار و بارێنوە پتر بڕێوە چەند دێ خزمەت گوزاری پتر بووە هێنە ئەنجامدان دێ پتر هین هێنە دامەزراندن ئەو دەهاتل پارێزگەها هەوە دێ بووە بیت نەدێ دوونێوە چیتن سەرێکیدە دوونێوە دێل سەریوەدەت ئێکەتی دێ چەند بێژیت دێ چەند شێت دەنگی هەندێ بلند کرد و سیستەمی لا مرکزیەتێ سەرانسەری کوردستانی بێتە جێبەجێکردن و ئێکەتی نەکو بێژم ببیتە خۆدان بەس ئێکەتی بشێتن ڕۆژێش ڕۆژە بێژیتن بەلێ ئەڤە ئەو بوو یاکو مەگوتی و هین لێت ناڕازی بوون سیاسەتی لا مرکزیت پێم وایە هەندێک برادر لە پێناو بەرژەوەندی خۆیان بەغەڵەت پێناسیان کردەوە ئەو وڵاتیانی هەرێمی کوردستان پارێزگای دۆک لە مرکزیت بەمانای شۆڕکردنەوەی دەسەڵات و تەقاسمی دەسەڵات بۆ خوارەوە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران دێتە لای محافز پارێزگا دەداتە بەڕێوەبەری ناحیەکان و هاوڵاتیان زیاتر بەشداری حکومڕانی دەبن لە شارەکە و دەتوانن زیاتر سیاسەتی ئابووری سیاسەتی خزمەت گوزاری زیاتر بکەنەوە بۆ نمونە من ئەگەر بە نمونەیەک بۆ هاوڵاتیانی پارێزگای دۆک ڕۆم بکەمەوە نمونەشی چۆکە دێنم بۆ ئەگەر لە قەزای ئامێدی جادەیەک تێکچووبی بمانەوە چاچکەینەوە دەبی شارەوانی نووسراوی بکە بۆ شارەوانی دۆک شارەوانی دۆک بۆ بەڕێوەبەرێتی تەختیەتی عمرانی دۆک دیسانی بۆ وەزارەتی ئاودانکردنەوە ئەنجومەنی وەزیران و موافقەی وەزارەتی دارایی لەوانەیە 6 مانگ بۆ 7 مانگ پێویست بێ دوای پارە نییە ئەگەر لا مرکزیەت هەبێت دەتوانی شارەوانی ئامێدیان ڕاستە خۆ جێبەجێ بکە کە کۆژمەی پارە دەبەردەستبی لە ڕووی لا مرکزیەوە بدرێتە قەزا و ناحیەکان یانەوەتە لە پارێزگای دۆک لە خلالی یەک مانگێک دێت بۆ بەڕێوەبەراتی شارەوانی تەختیتی عمرانی و بودجە بۆ دانرێت و جێبەجێ دەکرێت کەواتە تەنها بۆ ئاسانکردنی کاروباری ڕۆژانەیە بۆ نمونە گواستنەوەی کارمەند فەرمانبەرێک لە دائیرەیەک بۆ دائیرەشێت چ پێویستی بە ئەنجومەنی وەزیرانە کەواتە تەنها بۆ ئاسانکاریە بۆ کاروباری هاوڵاتیان ئێستا ئێمە بۆ ئیجازەی پێدانی دەواجنێک حەقی کوشت و کاڵی بیری ئیتوازی پێویستی بستن لە خەڵکی دۆک بشتە هەولێر بشتە وەزارەت بشتە ئەو ڕۆتنیاتانە بۆ چییە؟ بۆ هاوڵاتیانی خۆمانمانی بکەین لا مرکزی شۆڕکردنەوەی دەسەڵاتە بۆ نمونە پارێزگای دۆک ئێمە لە 4 پارێزگاکەی هەرێمی کوردستان بە کەرکووک و خەڵەبجە و 5ەم پارێزگاری کوردستان فەقیرترین شاری لە ئەینی کات زۆرترین نەوتمان لێرەیە لە برایم خەلیل باشترین بودجەی هەرێمی کوردستان لە برایم خەلیلە ئەم داهاتە ئەگەر بۆ نمونەگەر بەشەکی 120 بۆ پارێزگای دۆک تەرخان بکرێت دڵنیا بن هیچ گوندێکمان نامینێ بێت زادە کوڕکچەکانمان هەمووی باشترین خوێندن دەکەن باشترین موچیان دەبیت ماباقیشی با بشتە سنتەری مرکزی هەرێمی کوردستان و بۆ نمونە کاکە ئیشی مرکز ئاسانتر دەبێت بۆ ئەوی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمان کاری گەورەتر بۆ میلەتەکەیان بکەن ئیشی وان دانانی استراتیژی نەتەواتیە ئیشی وان پاراستنی بەرژەوەندی باڵەکانی پەیوەندی ناودەست ئەقلامەکانە ئیشی سەرۆکی حکوومەت نییە ئاگاداربی ئیمزای بکە لەسەر گۆڕینی بەڕێوەبەری خوێندنگایەک ئەوکەی ئیش سەرۆکی حکوومەتە تەنها ئەوە ڕۆتینیاتی ئیداریە کەلەکە بوونە و پێم وایە سیستەمی حکومڕانی سەرتاسەری لە هەموو عێراق و کوردستان و لە زۆربەی وڵاتانیش فەشەلی هێناوە بۆیە ئەمە لا مرکزیەتمان داوا کردەوە بۆ هەموو شارەکان نەک تەنها بۆ سلێمانی و بەمانای وانە دوو ئیدارەی و هەرێمی کوردستان تێک دەچێت بەرڤژی ناشتیوانە ئەvە دوو ئیدارەی چی بیتن و هەمان دەمداد بیتن ئەف کەسێت و وی پەیرە و پرۆگرامی ڕاد بن ئەو دێ ئەو خیانەتی دێ وڵاتی خوکەن و ئەم بشین بەنە سیستەمی خیانەتی زایچێ ئەمە تەقاسمی دەسەڵاتە و مەسئولیەت دانە تۆ ئێستا لە دۆک پرۆژێک ناکریان سلێمانی ناکرێت دەڵێن وەزارەتی دارایی پارەیدا سەرۆکی حکوومەت ئیمزای نەکرد جیاوازی کرد ئەگەر حکومڕانی ئەگەر لا مرکزیەت بەرپا بیت ئەو کاتە محافز بەرپرسیارە لە جێبەجێ نەکردنی پرۆژەکانی محافزی سلێمانی بەرپرسیارە لەوەی مەسئولیەت دەکەتە سەری مەسئولیەت ئێستا مەسئولیەتی هەرێمی کوردستان بزر بووە هەر پرۆژەیەک هەر کارێکی خراپ لە هەر شوێنێک
گەندەلێک لە هەر گەندەلێک یان جێبەجێ نەکردی پرۆژێک لە هەر شوێنێک بکرێت ئەو هەریەک دەیختە ئەستوی ئەوەی حتا بۆ مەسەلێت گەندەڵیێژی ینی دێزیتر ئەم بێژین هێتا کۆنتڕۆلکردن خەڵکی لە ڕووی دیموکراسیەوەش باشترە خەڵک زیاتر بەشداری حکومڕانی لە کادەسەڵات دەکات زۆر بۆ نمونە ئەنجومەنی شارەوانیەکان ئەنجومەنی ناحیەکان ئەنجومەنی گەڕەک و شارەکان زۆر باشە ئەم دێ بەحسێ ئێک تەجریبەکەین و اتصالانên berê dayەکەتیان نیشتیمانیا کوردستانی ئەو تەجریبە ئەم بێژین سەر خەلکێکی خۆکریە و دەڤەرە خۆکریە سیستەمی لا مرکزیەتی حتا بەری چەند ساڵان بێژین پارێزگەها سلێمانی وەکو نیمچە ڕێکێک هاتیە بکارینان بۆ نمونە ینی سلێمانی پارە دانە خەلکی و کەسێک زەواجێ بکەتن پارە دانە خەلکی و بخۆ پرۆژەیەکی بکەتن لەو ما ئەف سیستەمە دێ چەند دێ هاری کارتر بیت کول پارێزگەها سلێمانی پتر بێتە ئەم بێژین چەسپاندن بووەکێ و بەرین و کە خەلفیەتەکل سەر هەبووە ینی نەکو تشتێکی نییە نا بەدڵنیایە بەڵام ئێمە دەبێت تەنها بۆ سلێمانی نا تەمام ئێمە لە دهۆچ وا بکەیت چکە پرۆژەیەکە سیستەمەکە سیستەمەکی جوانی حکومڕانیە بەس دهوک و هەولێری تێتە قەلەمدان و ئەvە خیانەتێکان نیشتیمانیە دێت بەرامبەر وسا کریە سەری خەلکیدا ئەگەر ئەزۆم جەناب دەچێت بێت بەس وسا کریە سەری خەلکیدا خیانەتێکان نیشتیمانیە تۆ هەر شتێکت بەدڵ نەبی کە مزاهرە دەکرێت دەڵێ ئەمە دەستی دەرەشی لەگەڵ و ئەوە پلانەچی نیە دەوڵەتیە لە بۆ مزاهرە کابرا داوای مافی خۆی دەکرێت لە سلێمانی مزاهرە دەکرێت لە کەرکووک دەکرێت لە عێراق دەکرێت هیچ دەگۆڕێ نییە ئەمە نمونەکلۆ دێنم سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان پشتیوانی مزاهرەکانی بەغدا و بەسرای دەکرد بەیان نامەشیان دەکرد وەکو پارتی دیموکراسی ئەی بۆ لە دووە هاری کاریەت وەرکردن ئەوێت هاتیە بۆ لە دووەک بکرێت شتێکی خراپە لۆ لێرە دژ دەبی بەڵام لە عێراق بکرێت شتە بێ وەزی کوردستان باشترە لە عێراق هەموو مانگ موچەکەی خۆت دە بەڵام لێرە موچەکەت پێ نادرێت کەواتە ئەوان ئەو ینی بەو شێوازە دەڕۆنێ هەر شتێک بۆ ئەوان خراپی دەبدەست دەبەنە قاروێشی تر دەڵێن کاکە ئەمە خیانەتە چی نیشتیمانیە ئەمە وەزعی کوردستان تێکدا ئەمە پلانەشی نێو دەوڵەتیە ئەمە نازانم چیە بەڕاستی ئەم قسانە خراپەوە هیوادارین سیاسەتی واقعی پەیڕەو بکرێ و قسەکانمان کە قسە دەکەین واقع بین چونکە کوڕ و کچەکانمان خوێندەوارن خەڵک شارەزا بووە کە قسە دەکەین ئێستا من قسە دەکەم خەڵک دەزانی ڕاستە یان نا و سۆشیال میدیا و کاروباری ڕۆژانەی خەڵک و وەزعی دارایی خەڵک هەمووی لە پێش چاوڕوونە هیوادارین کەسمان مزادە بەسەر کەس نەکەین و ئەو شێوازە ڕادەربڕینە بە شێوازەی مترەک برادێک مزاهرەیەک بکەسەر بوێ قالبی خیانەتی عزمە و بەس خۆت بە نیشتیمان پەروەر و بەس خۆت بە ساحیبی وڵاتە بزانین ئەمە بەسەرچوو خەڵک دەزانی چ دەگوزارێت لە هەرێمی کوردستان و خەڵک دەزانی لە بادینان چی هەیە بارەگای چێ هەیە چۆن سیاست دەکرێت هەموو شت ڕۆن و ئاشکرایە و سیاسەتی ڕابردوو لەگەڵ حکوومەتی عێراقی لەگەڵ تورکیا لەگەڵ هەموو ئێران هەمووی ڕۆنە مێژوو بە کەس ناگۆڕێ مێژوو زۆر ڕۆن و ئاشکرا هیوادارین هیچ لایەنێک مزایداتی سیاسی و اتیهاماتی خیانەت ئەوانە نەینە پارێک چووکە هەلدانەوەی لاپەڕەی مێژوو زۆر خراپە با ملەتەکەمان بریندارە وەزعی خراپە با نەچنێ ئەو بابەتە زۆر باش مامۆستا ئەس دێمە وەختی دیمایەدا بەحسێ بێ چەندێکین بەرین و کە بەری کۆنگرێ چارێ بێتە گرێدان بیتن ئەندامی سەرکردایەتی یەکێتیان نیشتیمانیا کوردستانی خەلکی بادینان تێدا نەبیت خەلکی بادینان خۆب مەزلومت دیتن ناوە ڕێزی یەکێتیان نیشتیمانیا کوردستانێتە دی دەنگ و ڕەنگیەوە حتا چیتە وێرێ چاوە vێگاڤێ ئەم بەحسی سیستەمی لا مرکزی و مرکزی دکەین چاوە جەناب بدەت بژیت ئێکل ئامێدیە بێتە دهوکێ و دهوکێ کتاب و کتاب حتا بێتە هەولێرێ بیت دیمای هات با ڕافزکردن ناوبەینا ئێکەتیە دهوکێشیدا عینەن وسا بوو وەکو گەر سەرکردایەتی یەکێتیان نیشتیمانیا کوردستانی سلێمانیە vێگاڤێ ئەم خودانێت 11 کەساینە خۆین گەرمێت وەکی جەنابێتە و خەڵکێک خەونەک ئادی پێفەت بینیتن هیندێک چ بێژنەوی خەلکی بارێکی گەلێکی مەزن کەفتیە سەر ملێت هەوە 11 یان 12 هەز دەرستای نزانم بە هەر 11 مرۆڤە ینی هەکەر تو باش ئەس بارم هەزرا خودکەی بارێکە گەلێک یێوی محافظی و یێوی سەرۆکی حکومەتێ مەزنترە هەکە بخەمخۆری وەربگریتن بوو چونکو ئەڤە ئەو ئێکەتیەک و یەکەم مەفرەزێ سەرەتایی ئەلڤێرێ دەرچوونە ئێکەتیە شەهید الڤێرێ هەنە ئێکەتیە گەرتی الڤێرێ هەنە حتا vێگاڤێت زیندانە بەنە هیندێ چ بێژنەوی خەلکی هیندێ شێن بۆوی خەلکی چکەن ئەف 11 کەسە وڵا بەدڵنیاییەوە ئێمە ئەرکمان قورسە بادین و بادنیەکان لە 45 ساڵی خەباتی یەکێتی هەمیشە قوربانیاندا هیچ جا بەرهەمێکی یەکێتیان نەخواردووە بە ئێستاش لەگەڵ دابی بەداخەوە ینی قەدەری ئێمەی بادنیەکان وا بووە و
تەنها ئێمە بووینە مزاحی شەهید بوون یاوەرمان بووە، زیندانیکردن بەختی ئێمە بووە، تعداکردن بەختی ئێمە بووە. ئێستا تا ئەم ڕۆژ لەگەڵدابی لە دهۆک یەکێتەکانی بادینان هەمیشە هاوڵاتی دەرەجە 2 3 و 4 بووە لە ناو خودی یەکێتیش بەپێی پێویست ئیش بۆ ماتەکە نەکرا بۆ بادن نەکرا. من ئێمە وەکو مەسئولی مەڵبەندی بادین و هەواڵانمان لە بادنان هەڵمەتەشی باشمان دەست پێ کردووە، ماڵ بە ماڵە شەهیدەکانمان پێشمەرگە دێرینەکانمان و سەلاحیاتیشمان وەرگرتیە بۆ تەنفیزکردنی کاروباری ڕاستەخۆ کە بتوانین ئێمە لا مەرکەزێتی باشمان هەبی وە قرار لای خۆمان بدەنەوە بالفعل من سوپاسی هاوسەرۆک و هەواڵانی ترمانە دام دەستگاکانی یەکێتی دەکەین کە ئەو متمانیان پێبەخشینە کە بتوانین بەشێک لە ئیشوکارەکانمان جێبەجێ بکەین و بە دڵنیاییەوە خودی هاوسەرۆکەکان و حزوریان دەبێت لە بادینان بۆ ئەوەی هاوبەش و هاوخەباتمان بن لە کاروباری بادینانەوە تەوازنی ئەم 10 ساڵی ڕابردوو کە یەکێتی خەباتێکی باشی کردووە خەڵکێکی زۆر ماندوو بووە. مامۆستا بۆ ڕێفێ قەوسێبدا من حزۆر دەهەبیت وەکو تنێک و دەنگیەوە بگەیتەمە یان حزۆر دەهەبیت وەکو جەستەک و بێتن داوا مێلڤێریژی بکات وەکو چاوەل سلێمانیت کات هەکەشنەبیت دو هەیڤات بلا دڕۆژ نانە زیاتر دەبیت بە دڵنیاییەوە و من بەڵێن بە یەکێتی ڕەسەنەکان و یەکێتی دڵسۆزەکان دەم کە هاوسەرۆکەکانمان گەنجن و توانان هەیە کەس لەوان نزیکتر نییە لە بادینەکان ڕەفیقی هەمومانن و ڕەفیقی بادینەکان ئەندامەکانی بادینانش خودی مالی مامزەرە خۆ دەزانی چەند نزیکن لە بادینەکان لە شەستەکانەوە تا ئێستا پێش دروستبوونی یەکێتیش خۆیان بە ساحیبی بادینان دەزانن و دڵنیامە بدێن بە هەفتە ئەمێننەوە و بۆ خزمەتکردن و بۆ تعویزی چەند ساڵی ڕابردوو دێن و ئومێد بەخشە کۆنگرەی چواری یەکێتی ژمانی کوردستان و دڵنیایی ئەندام و لایەنگرامان دەکەینەوە کەوانەی زەرەر و زیانیان بەخشی پێکەتیە لەسەر یەکێتی ژمانی کوردستان ئێمە خزمەتکاری ڕاستەقینە دەبین ئینشاءڵڵا دەستی دایکی شەیدان و باوکی شەیدان ماز دەکەین و خزمەتکاریانین ئێمە داوای لە هەموو ئەندامان و لایەنگرانی خۆمان دەکەین یەکێتی ژمانی کوردستان لە بادنەن ڕۆژێک لە ڕۆژان کەم تەرخەمیەکمانە بووە تا ئێستا لە ڕابردوو چەند ساڵی ڕابردوو تا ئێستا ئێمە ئەمڕۆ هاتین ماڵ بە ماڵ دەچین داوای لێبوردنیان لێ دەکەین و هیوادارین بمان بەخشن لە کەم و کورتەکانمان و یەکێتی مالی ئەوانە و خۆیان ساحبی ڕاستەقینە یەکێتی ژمانی کوردستانن ئێمەش دەرگای مەڵبەند و مقڕەکانمان کرایەوە بە ڕووی ئەوان دەبینە پردێک بەسەر پشتماندا دابچن بۆ ئەوەی خزمەتی زیاتریان بکەن. مامۆستا و پەیوەتەوە دیمەهەیە مە حەسێب کرد زۆر سوپاس بۆ تاکوتمێفان بووی گەلمە دەمێمە هەند بوو زۆر سوپاس بینەر و گۆدارێن بەڕێز زۆر سوپاس بووە کۆین میێوانن مەبوون بینەرین مەبوون کەرەما خۆل خەلەکێن دەهاتیژی وەکی وێ خەلەکی بینەر و گوهدارێن مەبن ماڵەوە ئاوا